بەئازایانە ئازادانە نەبەردانە بە هەموو دنیا بڵێن بە تایبەتیش بە عەرەب بە شیعەکان بڵێن ئێمە کوردین نەبەردین نابەزین لە هەر کوێیەک هەبین هەتا ماوینە جەنگین لە پێناوی خاکی کوردستانە هەتا کوردێک مابێ حەمرین سنووری خاکی کوردستانە. لەبەردەم باڵوێزخانەی سەفارەتی عێراق ئێرە لەندەنە سەرۆکی ڕێکخراوی داکۆک لێرە میوانی منە ئەمڕۆ گردبنەوەیەکیان ساز کردووە و دەیدوێنم. سڵاوتان لێبێ. سڵاو خاتون بەخێر بێن. ئەمڕۆ گەنجانێکی زۆر خوێنگەرم لێرە دەبینین دژی بەو یاسایە بەڕێستان بۆ چونتان چییە؟ بەڵێ سوپاس دووبارە بۆ بەخێراتنی کەناڵەکەتانەکەم. ئەمڕۆ کۆمەڵەیەکی زۆر لە گەنجان چالاکوانان ئەندامانی ڕێکخراوی داکۆک گەنجە خوێنگەرم و ئازا و دلێر و نەبەردەکانی کورد لە وڵاتە کۆبوونەوە ناڕەزایەتیمان دەربڕی لێک کاتە هەم لە لەندەن لە بەردەم سەفارەتی عێراقی و لە شاری مانچستەر لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق ئەم ناڕەزایەتیمان دەربڕیەوە ئاماجمان لێی ئیدانەکردنی پرۆژە یاسای حەشدی شەعبیە لە ناو پەرلەمانی عێراقا کە ئەم پرۆژە یاسایە لە داهاتووە چوارچێوەیەکی یاسایی ئەدات بە هێزە میلیشیاکانی حەشدی شەعبی بۆ زیاتر داپڵۆسین و ئەنجامدانی کارە ناڕەوا و نەشیاوەکانیان بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان لەبەرەوەی کە ئێمە وەکو کوردان وەکو کورزمان وەکو ئەوانەی کە خوێنی کوردایەتی لە دەمارەکانمانایە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆ ئەنجامدانی ئەم خۆپشاندان و ئەم ناڕەزایەتیە بۆی کە پێیان بڵێن کەرکووک و ناوچە جێناکۆکەکان خاکی هەرێمی کوردستانە هەر لە مێژەوا بۆەوە ئێسش بەو شێوێ ماوەتەوەوە لە دوا ڕۆژیشا بۆ شێوێ ئەمێنێتەوە بۆیە دروستکردنی هەر جۆرە هێزێکی میلیشایی و بە بەرداکردنی هەر سیاقێکی قانونی یاخود یاسایی لە ناو پەرلەمانی عێراقا ئێمە قبوڵی ناکەین و ئیدانەیەکەین و دژی ئەوەستینەوە. بەڕێستان بەیاننامەیەکتان پێشکەش کردووە ئایا هیچ وەڵامێک هەیە بەو بەیاننامەیە یاخود کەی وەڵامتان دەدەنەوە؟ بەڵێ ئێمە بەیاننامەی تایبەتی خۆمانمان هەبووە بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە کە پێشکەشمان کردووە بە سەفارەتی عێراقی لە لەندەن و کۆنسوڵی عێراقی لە مانچستەر بە زمانی عەربی کە پەیامەکەی ئێمە هەم کوردی و هەم عەربی تیا گەیاندومانە بە سەفیر و بە کۆنسوڵی عێراقی تیایدا ئیدانەی ئەو کارەمان کردووە ئەو پرۆژە یاسایەوە داوامان کردووە بە زووترین کات دەست ببرێت دەست بکرێت بە هەڵۆشانەوەی ئەو پرۆژە یاسایە بۆی کە تێنەپەڕێندێ و ئێمە دەنگی ناڕەزایەتی خۆمان زیاتر بەرزەکەینەوە ئەیگەێنین بە هەموو شوێنە پەیوەندیدار و معنیەکان لەم وڵاتە و لە هەر شوێنێکی تری ئەوروپا کە دەستمان پێی ڕابگا دژ بە ئەو پرۆژە یاسایە چکە پرۆژە یاساکە دژ بە مافی مرۆڤە دژ بە مافەکانی کوردە لە ناوچە جێناکۆکەکان و لە هەرێمی کوردستان و دژ بە هەموو سونە مەزهەبێکە کە لەو ناوچانەیە ژیانەکەن. دەستان خۆش بێ ئێوە لە غوربەتە هەمیشە چالاکیەکانتان لە یاد بووە کارتان بۆ کردووە پێتان وایە هەر چالاکێک جێگەی خۆی دەگرێت لێرە پەیامەکە تاوەکو بینەران بزانن کە تا چەند ئەم کۆبوونەوە گردبوونەوانە دەگاتە جێگەی خۆی. بەڵێ لە مێژە ئێمە چالاکی ئەنجامە دەین دەنگی ناڕەزایی خۆمان بڵند و بڵندترەکەینەوە و لە ناو کوردان و کۆمەڵگەی کوردی بەریتانیا بە تایبەت داکۆک دەنگێکی دیارە پێشڕەوی دەنگی ئازادی خوازانە پێشەوای هەموو ئەوانەیە کە ئەیانەوێت دەنگی دلێر و نەبەرد و بوێری خۆیان بەرزکەنەوە سەکۆیەکە مینبەرێکی ئازادە بۆیان و ئێمە لە مێژە چالاکیەکانمان دەست پێ کردەوە بەردەوامیشین لەسەری بەڵێ چالاکیەکانی ئێمە بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایەتیە دژی هەر زوڵمێک ستەمێک نائەدالەتیەک هەر کارێکی خراپ لە هەرێمی کوردستان لە ناوچە جێناوەکان یاخود لە عێراق ئەنجام بدرێ و ئێمە دژی هەر هێزێکی میلیشیای نایاسایی ئەوەسینەوە کە پێشێلی مافەکانی مرۆڤکە لە ناوچە جێناوەکان بێت لە هەرێمی کوردستان بێت یاخود لە عێراق یاخودەوەی کە پێشێلی مافەکانی مرۆڤ کات لە کەمەنەتاوایەتەکان یاخود مافەکانی کورد یاخود مافی سونە مەزهەبەکان لە ناوچە جێناوەکانە. تا چەند وەڵام دراو نەتەوانێت لە هەر کاتێک بەیاننامەتان پێشکەش کردبێت؟ بەڵێ ئێمە بەیاننامەکان کە پێشکەشیەکەین زۆر جار ئێمە ئەیگەینە سەفارەت یاخود کۆنسوڵێتی عێراقی لێرە لەم وڵاتەوە
هەندێک جاریش ئێمە بەیاننامەی خۆمان ئەگەرچی هەندێک جار ئەوان ئامادەنی نوێنەراتی حکوومەتی هەرێم ئەگەێنین بە ئەوان بۆ ئەوەی کە ئەو کارە ناشیاوانەی کە ئەوان ئەیانوێ ئەنجامی بدەن نادات پەروەری بێت نایاسایی بێت ئاگاداریانەکەینەوە پیانەڵین ئێمە ناڕەزایەتیەکانمان ئەگەێنین بە شوێنە معنیەکان لە پەرلەمانی ئەم وڵاتە یاخود لەوەی کە هەر دەنگێک هەر شوێنێک مینبەرێک سەکۆیەک هەبێت لە وڵاتە ئێمە پیانەڵێ لە بەیاننامەکانمانە قبوڵی ناکەین دەنگی ناڕزایەتی خۆمانەگاین بێرە و ئەوانیش هەندێک لەو بەیاننامانەی ئێمەیان لە بەرچاو گرتووە و ئێمە بەردەوامین لەوەی کە بەیاننامەی زیاتریان پێشکەشکەین و چکە ئێمە بڕوامان بەوە هەیە کە هاوڵاتیەکی کوردین هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی هاوڵاتیەکی عێراقین و ئەوانەی کە لە عێراقژین لە هەرێمی کوردستان ئاژین ڕاستە هاوخوێنی ئێمن بەڵام ئێمە دژی سیاست و دژی بیرکردنەوە و کار و ئەجێندای ئەوانین و پیانەڵین کە ئێوە پێویستە کات لە زمانی ئێمە تێبگەن کاردانەوەی ئەوان بەڵێ لە هەندێک لەو جارانێک کە ئێمە بەیاننامەمان پێشکەش کردووە بە ئەوان کاردانەوان باش بووە بەڵام بەگشتی ئەوان هێزانێکی میلیشیان کۆمەڵێک دەسەڵاتی دەرچوو لە یاسان یاخود لە دەرەوەی یاسان بۆیە هەندێک جار ئێمە پێویستە ئەم دەنگانە بگەین بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە شوێنە بەرپرسیارەکان لە وڵاتی بریتانیا بۆی کە زیاتر پستانیان لەسەر دروستکەین زەختیان لەسەر دروستکەین بۆی کە ئەو کارە ناشیاوانی کە لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچەی جێناوەکان یاخود لە عێراق ئەنجامێدەن ڕایگرین. کاک محەممەد کاربەدەستانی هەرێمی کوردستان لێرە بوونەتە ڕێگرن یاخود لەم پەر لە بەردەمتانە هیچ کاتێک ئێرە وڵاتێکی ئازادە و بە نیسبەتەوەی کە کاربەرستانی هەرێمی کوردستان نەخێر لێرە ئەوان ناتوانن لەمپەر بە هیچ شێوەیەک بۆ هیچ کەسێکی ئازادی خواست بۆ هیچ ڕۆژنامە نووسێک بۆ هیچ کوردێکی بوێر بۆ هیچ کەسێک کە دەنگی دلێری خۆی بێ بەرزی کاتەوە ئەوان ناتوانن لەمپەری بۆ دروستکەن بەڵام لەگەڵەوەشا لەبەرەوەی کە خەڵکی ئێمە هاوزمانی ئێمە هاونیشتیمانی ئێمە کە دێنە ئەم وڵاتە لەبەرەوەی لە بنەڕەتە لە کۆمەڵگەی ئێمە گەورە بوون و لەژێر زوڵم و ستەم و نادادی و ناعەدالەتی و چەوسانەوەیە بوون زۆر جار کە دێنە ئێرە هەست بە ترس و بیم و سڵەمینەوەیەکەکەن لە ناخیانە هەتاوەکۆی کە دێن داکۆک ئەبێنن کە داکۆکی لە مافەکانیانەکە داکۆکی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داکۆکی لە هاوڵاتیانی ناوچە جێناوەکان داکۆکی لە مافی مرۆڤەکات لە هاوڵاتیان لە سەرانسەری عێراقا ئەو کاتە ئەوانیش گوڕوتینێکی دریان بەبەرایەتەوە درک بەواکەن داکۆک مینبەرێکی ئازادە بۆ هەر کەسێکی ئازا و وێر کە بێت لێرە دەنگی خۆی هەڵبڕێت. کاک محەممەد دەبینی گەنجانێکی زۆر ڕۆژ بە ڕۆژ ڕوو دەکەنە داکۆک لە برەودایە تا چەند ئێوە خۆشحاڵن یا تێڕوانینتان چییە گەنجانە ئاوا هەمووی دێنە داکۆک و دەستە دەستە دڵخۆشن بەو ڕێکخراوە ئەوەی ناخی دڵیان دەڵێن بۆ ئێوە ڕاستە بەنسبەت داکۆک و ئەندامەکانەوە ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونە لە گەورەبوونە لە فراوانبوونە ئەمەش دەرەنجامی ئەو کارانەیە کە داکۆک کردوێتی و ئەو ئەجێندایە کە داکۆک هەیەی بریتە لە داکۆکیکردن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگریکردن لە دەنگی ئازاد لە چەوساوەکان لە هەرێمی کوردستان و لە سەرانسەری عێراقا کاتێک کە ئەمە بینن ئەوان خۆیان خۆشحاڵانە دێن بەرەو ڕووی ئەم پەیامە پیرۆزە ئەم پەیامە گەورەیە کە بریتە لە داکۆکیکردن لە مافی مرۆڤ داکۆکیکردن لە ئەسڵ و بوون و فەسڵی نەتەوەیەک کە نەتەوەی کوردە سەرنجام و سەرەتا و پاشی ئەوەش مافی هەموو مرۆڤێک هەموو هاوڵاتیەک کە لە هەرێمی کوردستان ناوچە جێناوەکان و لە عێراقا ئەژیر. دەستان خۆش بێ هەر نمونەتان زیابێ سەرکەوتوو بن پاڵپشتێکی زۆرتان هەیە بۆ گەنجان ئومێد دەکەین وەڵام داناوی بەیاننامەکەتان جێی دڵخۆشی بێ بۆ بەڕێستان و هەموو ئەو گەنجە خوێنگەرمانە و هەموو خانەوادە کوردەکان لێرە کە بە دڵگەرمی دڵیان لە لای کوردستانە و لە لای ئەو یاسایەیە کە دژی هەشتی شعبی. بەڵێ سوپاس بۆ ئێوەش دووبارە سوپاستانەکەم بۆ هاتنتان بۆ ئێرە ئامادەبوونتان لێرە و بەنسبەت ئێمە لەوەتەی هەبووین بە ئێساش و لە داهاتوش
تووشە خاکی کوردستان پیرۆزە لامان ناوچە جێناکۆکان خاکی پیرۆزی هەرێمی کوردستانە هەتا حەمرین مابێ هەر خاکی هەرێمی کوردستانە سنووری خواروی هەرێمی کوردستانە وە کوردستان لە ناو دڵی یەک بەیەکی ئێمایە هەر لە منەوە هەتا سەرجەم ئەندامان و هەر تاکێکی کوردی بەشەرەف هەر تاکێکی کوردی ئازا کە لەم وڵاتە بە ئازانە بە ئازادانە ئەژی کوردستان لە ناو دڵمانایە هەتا بوونمان هەبێ ئەگەر مردیشین ئێمە کوردستان لە ناو دڵمانە وجودی هێو ئەمێنێتەوە وەکە زیینوش بوونەوە هەر بە کوردی زیینویە بووینەوە دەستان خۆش بێت دووبارە ئومێد دەکەین هەمیشە چالاکیەکان بەو جۆرە بێت بۆ بەخەمگرتنی هەموو کوردانی تاراوگات دووبارە دەستان خۆش بێن نمونەتان زیاد بێن زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوو هەتا کوردێک ما بێ حەمرین سنووری خاکی کوردستانە ئێمە گومانمان لەوە نییە بە چاوپۆشین لەوەی کێ و جۆتی ئێمە شەم قسەیە دووپات دەکەینەوە دڵنیایەکەینەوە